سۆنەری ئاسایی جیاوازە لە سۆنەری مولەوان. سۆنەری ئاسایی یعنی دوو بعد بەکارێنین، هەر ئەو ڕەشوسپێەوە ینی بە خەڵکەکە ئەیناسێ بە سۆنەری ئەتیادی ڕەشوسپێ. سۆنەری مولەوان إنه شەپۆلی خوێنەکان یان شەپۆلی جوڵەی بۆری خوێنەکان ئەبینین تیایی بەزە جارێ ینی بەڕەنگی سوور بێ شین بێ بە پاوەر دۆپلەرشمان هەیە ئەتر بە گوێرەی جیهازەکەەوە بەکارێنی. فایدەی سۆنەری مولەوان چییە؟ ئەنەهو فایدەی زۆر زۆرە. مەثەلاً لە کاتی حەملە بەکارێت بۆ مناڵەکە ئەگەرە هیچ کێشەیەکی هەبێ مەثەلاً گەشە نەکات، ئەو کاتە سەیری مەثەلاً بۆری خوێنی هینی ڕەحمەکە ئەکەین و بۆ ڕەحم ئەڕوا و بۆری خوێنەکەەوە ئەچێ بۆ مناڵەکە. هینی ڕەحمەکە لە دایکەوە طبعاً بۆری خوێنەکانی ڕەحمی دایک بۆ کۆرپەکە لەگەڵ بۆری خوێنی کۆرپەکە خۆی ئەوانە پێمان ئەڵێ مەثەلاً ئەنەهو ئەو مناڵە گەشە ناکە بە تەواوەتی، مەثەلاً نەقسی هەیە لە گەشە لە کێش. ئەمە زیاتر لە مەثەلاً کە کێشەی زەختی هەیە دایکەکە یان شەکرەی هەیە یان مناڵیکەی هەیە، ینی لەوە پێش مەثەلاً بچووک بووە زوو مەثەلاً وەفاتی کردووە، ینی بووە وەفاتی کردووە یان هەر لە ناو ڕەحمی دایکە مردووە. ئەمە ینی سۆنەری مولەوان لەو کاتانە بەکارێنین ئەتوانین مەثەلاً لە 13 هەفتەوە تقریباً دەستی پێ ئەەکەین. هەیە ئەوش لە کاتی مەثەلاً زەختە هەمانە زەختی بیداییمان هەیە بیدایەتی پێڵێن و لە کۆتاییشانەوەیەکی کە زەختمان هەیە تووشە بێ دایکەکە. لە مەثەلاً بۆ شتیکە بەکاری ئێنین مەثەلاً ئەگەرە کێشەی مناڵەکە هیچ تەشەوەیەکی خوڵقی هەبێت، مەثەلاً بەعزە جارێ لێ شتی بچکۆلە هەیە لە دڵیا مەثەلاً کونێک هەبێ ئەوش زیاتر بە سۆنەری مولەوان دەرەکەوێت. دوای ئەوە ینی غەیری حەمل مەثەلاً هەرچی لوویەک ببینین لە ناوسکی ئافرەتە لە ناوسکی پیاوە لە هیچ شوێنێکا بێ لە لەشیا بێت لە سۆنەری دەست بێ قاچ بێ هەرچی لوێک ببینین مەثەلاً ئەتوانی بزانین ئەمە کیسەیان ئەتوانین بزانین ئەمە کێشەی مەثەلاً پێڵێن سۆڵید ئۆرگانە بە ئەوش بە دۆپلەر ئەنەهو خوێنی تیا ئەڕوا یان خوێنی تیا نییە مەثەلاً بۆری خوێنی تایە یان نا. ئەتوانین بەکاری بێنین مەثەلاً بۆچی شتێک هەرچی ئەستوربوونیەک هەرچی لوویەک بێت. اینجا مەثەلاً ئەتوانین بۆ پەلەکان بەکاری بێنین بۆ مەثەلاً دەوالیە بۆ خوێن ینی تەجەڵڵوقی خوێنە ینی خوێن بەرەکان و خوێن هێنەرەکان ئەگەرە تەسکبوونەوەیتیە یان خوێنمەینی هەبێت ئەوە بەکارێنین. ئەتوانین مەثەلاً بەکاری بێنین لە حالاتی ئینسان مەثەلاً کە تووشی جەڵتەی مێشک ئەبێت بزانین سەیری کاروتید ئارتری ئەکەین بە شریانی سوباتی پێڵێن ئەگەرە هیچ تەخەتورێکی تیابێ ئەوەیش ئەتوانین بکەین بزانین چەندێک نسبەی تەسکبوونەوەی کردووە ئەو تەخەتورە یان مەثەلاً ینی سورعەی خوێنەکە چۆن ئەڕوا بۆ مێشک. ئیتر بەکارێنین مەثەلاً لە جگەرە مەثەلاً وەریدی بەوابی پێڵێن پۆرتەل ڤێنە بینین سەیرەکەین نەوەکو هیچ تەخەتورێکی تیابێ یان سورعەی خوێنەکە چۆنە لەوانە. لە ئینسانی مەثەلاً کە تووشی زەختی هەیە بەگەنجی تووشی زەخت بووە ئیتر ئەوەش سەیری لە فەحسی گورچیلە ئەەکەین بۆی سەیری ئەو بۆری خوێنانە ئەەکەین و ئەچێ بۆ گورچیلە. یعنی وەکو وتمان لە هەموو شوێنەکە ئێمە ئەتوانین دۆپلەر بەکاربێنین چونکە زانیاریمان زۆر زۆر ئەیاتێ لە وەی ینی سۆنەری ئەتیادیەکە چونکە وتمان سورعەی خوێنەکەمان پێ ئەڵێ مەثەلاً سورعەی خوێنەکە ئەڵێ مەثەلاً ئەو ئۆرگانە ئەو چۆن خوێنی بۆ ئەڕوا هیچ کەمە هیچ جیایە هیچ تەخەتور بووە. سمارت وەرچەرخانە.